جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە پیرانشار لە سێدارەدانی مێرمنداڵێک لە زیندانی میاندواو، شەپۆلی دەست بەسەرکرانی کرێکاران لە باکووری کوردستان و تورکیا، ئیدامەی مانگرتنی کرێکارانی نەوت لە باشووری ئێران، لەسەر کاردەرکردنی کرێکارانی پاڵاوگای شەشمی پارسی جنوبی و خۆپیشاندانی معلمان لە ئیسپانیا. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە پیرانشار. دوو شارۆمەندی خەڵکی پیرانشار بە ناوەکانی سەلاح سوڵتانی ئەمیر فەقی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردانی 1403 سەلاح سوڵتانی خەڵکی گوندی سەروەکانی و ئەمیر فەقی خەڵکی گوندی خۆرنج سەر بە پیرانشار بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بەدەیان شارۆمەندی خەڵکی شارە جیاجیەکانی کوردستان بە بیانووی بەشداریکردنیان لە ڕێوڕەسمەکانی نەورۆز دەست بەسەر کراون. لە سێدارەدانی مێرمنداڵێک لە زیندانی میاندواو حکمی ئەعدامی بەندکراوێکی تەمەن 23 ساڵی خەڵکی میاندواو بە ناوی ڕامین سەعادەت بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە زیندانی ئەو شارە جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی بەیانی ڕۆژی شەممە 29 گوڵان حکمی ئەعدامی ڕامین سەعادەت لە زیندانی میاندواو جێبەجێکراوە. ڕامین لە تەمەنی 18 ساڵیدا بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەست بەسەر و بە ئێدام مەحکوم کرا. شایانی باسە کە هەواڵی لە سێدارەدانی ئەو بەندکراوە هێشتا لە میدیاکانی ڕژیم بڵاو نەکراوەتەوە. کوژان و برینداربوونی 12 هاوڵاتی لە ڕووداوی هاتۆچۆی جادەی میاندواو و مەهاباد. بەیانی ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردان بەهۆی پێکدادانی نێوان دوو ئۆتۆمبیل لە جادەی نێوان مەهاباد بۆ میاندواو 4 کەس گیانیان لەدەستا و 8 هاوڵاتی دیکەیش بریندار بوون. بە پێی زانیاریەکان ڕووداوەکە لە نێوان ئۆتۆمبیلێکی سەواری لەگەڵ ئۆتۆبوسێک لە سەرڕێیانی ببورن لە سێڕێیانی ترشکان ڕوویداوە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 4 هاوڵاتی گیانیان لەدەستا و 8 کەسی دیکەیش بریندار بوون کە باری تەندروستیان ناجێگیرە. شەپۆلی دەست بەسەرکرانی کرێکاران لە باکووری کوردستان و تورکیا. ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردان 27 کرێکاری خەڵکی ئیستانبول و 5 هاوڵاتی کوردی خەڵکی ڕۆحا لە باکووری کوردستان لەلایەن پۆلیسی تورکیەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتەکان 27 ئەندامی حیزبی کارگەرانی تورکیا، حیزبی لاوانی شۆڕشگەر، فیدراسیۆنی ئەنجومەنی سۆسیالیستەکان، حیزبی ئازادی کۆمەڵایەتی، حیزبی بزوتنەوەی کرێکاری، حیزبی کرێکارانی سۆسیالیست و دەست پێشخەری ڕێکخراوە سۆسیالیستیەکان لە هێرشی پۆلیسی تورکیە و بە بیانووی بەشداریکردنیان لە خۆپیشاندانی ڕۆژی 1 مەی لە مەیدانی تەقسیمی ئیستانبول دەست بەسەر کراون. لەلایەکی دیکەوە 5 کرێکاری خەڵکی شاری ڕۆحا لە باکووری کوردستان بە هەمان بیانوو لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و پەروەندەسازیان بۆ کراوە. ئیدامەی مانگرتنی کرێکارانی نەوت لە باشووری ئێران. ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە پرۆژەکانی نەوت و گازی باشووری ئێران بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان کرد. بەپێی راپۆرتەکان کرێکارانی پەیمانی شاغڵ لە شرکەتەکانی ئازمون فلز، بەرق و ئەبزار دەقیق، نیر و ئارا، ئەندیشی پترۆشیمی، بەهین فەرارات لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی مانیان گرتووە. کرێکارانی پەیمانی خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، وەلانانی جیاوازی، وەلانانی پەیمانکار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی داخوازیە دواخراوەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی، نوێکردنەوەی قەرارداد و 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشودان بوون. لەسەر کاردەرکردنی کرێکارانی پاڵاوگای شەشمی پارسی جنوبی. بەپێی راپۆرتی شۆرای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی سەنعەتی نەوت، 22 کرێکاری پاڵاوگای شەشمی پارسی جنوبی بە
بە بیانووی پێداگری لەسەر داخوازیەکانیان لەسەر کار دەرکراون. بەپێی ئەو ڕاپۆرتە 22 کرێکاری شاغڵ لە پاڵاوگای شەشمی پارسی جنوبی لە ئاست دیاریکردنی گرێبەست لەلایەن خاوەنکارەوە بەبێ ڕەزامەندی کرێکاران ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام لە کردەوەیەکی نایاساییدا لەلایەن خاوەنکارەوە لەسەر کار دەرکراون. شۆرای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی ئەرکان سالز وێڕای ئیدانەکردنی ئەو کردەوە نایاساییە خوازیاری گەڕانەوەی بێشەرت و مەرجی هەموو هاوکارەکانیان بۆ سەر کار بوو. سەرکوتی وەحشیانەی ڕژیم پاش مەرگی ئیبراهیم ڕەئیسی. بەپێی راپۆرتی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی، ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی ڕژیم بە بیانووی بێڕێزیکردن بە ئیبراهیمی ڕەئیسی و شاندی یاوەری لەیان کەسیان دەست بەسەر و زیاتر لە 80 ماڵپەڕی ئینستاگرامیان داخستووە. بەوتەی بەرپرسانی ئەمنیەتی ڕژیم لە ماوەی 36 کاتژمێری ڕابردوودا 550 پیجی ئینستاگرامیان خراوەتە ژێر چاودێر و 80 پیج داخراوە و بۆ 35 کەس پەروەندەی قەزایی سازکراوە. هەروەها لە شاری کرمان 288 کەس کە بابەتیان لەسەر مەرگی ئیبراهیمی ڕەئیسی داناوە شناسایی و 8 کەسیان بانگشتی ناوەندە قەزاییەکان کراون. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی خوێندکاری لە زاهیدان. لە قەیدووی دادگای پێداچوونەوەی پارێزگای سیستان و بەلوچستان، چالاکێکی خوێندکاری بە ناوی میلان ناسراو بە فاتمە خاجەیی لە پرۆسەی خوێندن دوورخستووەتەوە و 5 مانگ زیندانی بەسەریدا سەپاندووە. بە پێی حوکمی دادگا، میلان خاجەیی بە بیانووی بڵاوکردنەوەی تراکتی تەبلیغی دژ بە نیزام و نووسینی دروشم لەسەر دیواری مەحوەتەی زانکۆ، هەروەها بەڕێوەبەرایەتی کاناڵێکی تەلێگرامی لە پرۆسەی خوێندن دوورخراوە و بە 5 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. دووە هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی موعەلمان لە ئیسپانیا. ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردان هەزاران موعەلمی ئیسپانیایی لە شاری مادرید دژ بە سیاسەتەکانی دەوڵەت ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. موعەلمانی ناڕازی بەشدار لەو ڕێپەوانە دا خوازیاری زیادکردنی حەقدەست، کۆتایی هێنان بە خصوصی سازی پەروەردە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و چاکسازی لە سیستمی ئاموزشی مەدرسە و زانکۆکان بوون. ناڕازیان داوایان لە هاوپیشەکانیان کرد خۆیان بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ دەستدرێژیەکانی سەرمایەداری بۆ سەر سیستمی پەروەردەی ئەو وڵاتە ڕێک بخەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بشین.